هیوە بێگومان ئێمە ئەزانین هەندێک بەنداوی سەرەکیمان هەیە لە پاڵیشە هەندێک بەنداومانەیە بۆ نمونە بۆ ئامانجی کشت و کاڵ لەمانە زیاتر سوود ئەبینرێ ئایا ئەو بارانبارین و بەفربارینە زۆرەی ئەم ساڵوە بەرزبوونەوەی ئاوی ئاستی ئاوەکان لە هەرێمی کوردستان توانیوێتی بە هەموو بەنداوەکان لە هەرێم سوود بگەێنێت؟ بانی باش کاکیۆ ڕۆژتان باش سلااوڕێزم هەیە بۆ هەردوو بەڕێزان و خۆشەویستان لە کورسات تیمە جوانەکەی کورسات ئەمڕۆ بینیم باسی بارانبارین و ڕووماڵی کاریگەریەکانی باران دەکەن لە هەموو شوێنێک لە هەرێمی کوردستان ئەگەر سەیری دەموچاوی ئێمە و خۆتان و تیمەکان بکەن بەهۆی خۆشی بارانبارین و دووبارە گەڕانەوەی شەپۆڵێکی باران بۆ هەرێمی کوردستان هەموو خەڵک زۆر دڵخۆشن هەم جوتیاران خاوەن پرۆژە و ئاژەڵداران و هاوڵاتیان بەرەکەتی باران لە هەرێمی کوردستان بەردەوامە و ئەم چاوەڕوانی کە ئێمە وە کۆزارەتی کشت و کاڵ بۆ پلانە زانستی کە هەمان بووە بۆ ئامادەکاریەکان بۆ دەستکردن بە وەرزی خزنی ئاو لە بەندا و پۆند و پرۆژە ئاودێریەکان و ئامادەکاریەکان بۆ ڕێوەبردنەوەی هەر حاڵەتێکی نەخوازرا و کەمکردنەوەی دیاردەی لافا و مەترسیەکان ئەمانە هەموو خاڵی زۆر دڵخۆشکردن بەراورد بە چەند ساڵی ڕابردوو کە ئێستا هەندێک شتم مقارنە دەکرد ساڵی پارە ئەو مەختانە دۆخی زەویە کشت و کاڵیەکانمان دۆخی بەروبمی دانەوێڵە دۆخی بەنداوەکان وەژینگە هاوڵاتیان بازار بەگشتی زۆر لە حاڵەتێکی نەخوازرا و ناهەماردا بوو بۆ هینەبوونی بارانی پێویست و کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوە و بەرفراوانبوونی مەترسیەکان و کاریگەریەکانی لە هەرێمی کوردستان و عێراق لە کۆتایی ساڵی 2025 تا ئێستا شەپۆڵەکانی بارانبارین و بەفر و ئەو ڕێڕەوە و شەپۆڵی کە لە هەرێمی کوردستان هەیە خۆشبەختانە زۆربەی یاخود دەتوانین برین سەرجەم بەنداوە بچووک و مامناوەندەکان لە هەرێمی کوردستان کە پڕ بوون سەرڕێژ بوون ئاوی پێویستی خۆیان تێدا گەڵدراوەتەوە و بەنداوە گرنگ و استراتیژیەکانی وەکو دهۆک دەربەندی خان کە نزیکن لە پڕبوون لە سەروی 1985 ئاویان تێدایە بەنداوی دووکان بە بەراورد بە ساڵی ڕابردوو هاوینی ساڵی ڕابردوو تا ئێستا 90 مەتر ئاوی تێدا گەڵدراوەتەوە و زۆر دڵخۆشکەرە کە ڕۆژانە ئاسی ئاوی بەنداوی دووکان وە پشت بەچن بەو ڕێڕە و کەناڵ و سەرچاو ئاویانەی کە داخل دەبێ هەموو خەڵک چاوی لەسەر بێڵماوسەکەیە ئینشاءالله خۆی گەورە ئەو دەرفەتەمان بدات بێڵماوی دووکانیش ببینین هەرچەندە ئەمە تۆزێک زەحمەتە لەبەرەوەی هێشتا زیاتر دەتوانین بڵێن ئێستا نزیک بووینەوە لە خەزنی نزیکەی 150 بەنداوی دووکان کە ڕەنگە لە سەروی 3 ملیار و نیمە سێزە ئاوی تێداوی خۆتان دەزان بەنداوی دووکان 7 ملیار مەتر سێزە ئاو دەگرێ کە یەکێکە لە بەنداوە هەرە گرنگ و استراتیژیەکان بەهۆی کاریگەربوونی وشکە ساڵی و کەم ئاوی لە چەند 5 ساڵی ڕابردوو تۆزێک زەحمەتە قەرە بووی ئەو هەم بارودۆخە نەخوازراوە بکەین و لەسەر کەرتی ئاو بەڵام بەگشتی بۆ بەروبوومی دانەوێڵە بۆ کشت و کاڵ بۆ بژانەوەی زەوی بۆ ئاوی بۆ باشتربوونی دۆخی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی بژانەوەی کانی و کانیا و ڕووبار و کارێز و ڕێڕە و ئاویەکان ماشەڵڵا لە هەموو هەرێمی کوردستان هەموو شوێنێک پڕ بۆ لە ئاو باشە لە ئاسمان و بارانی ڕەحمەت دەوارێ و ئەمە دڵخۆشکەرە بەڕاستی ئەمەلێکی باشەوە کە باسی ئەو ڕێژە بارانباری ناکەیت و ئەو داتانش لە بەردەمایە کە ئێمە لە بەنداوەکانمانە هەمانە بەڵام ئایا با ئێستا باسی چیۆ بکەین هەموو ئێمەی هاوڵاتی ئەڵێن ماشەڵڵا ئەم بارانە بە ڕەحمەتە بارێ بەڵام داخێکەڵە کێشین هەناسیەکەڵە کێشین بەنداومان کەمە لەم ساڵانەی دواییە ڕێژەی بەنداوەکان زیادی کردووە و ئایا زیادکردنی ئەو بەنداوانە لە ناو شار و شارچکەکانی هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین بەشێکی گرنگترە بۆ ئەوی کێمە بتوانین زیاتر پشتی پێبەستین بۆ کشت و کاڵ بۆ کۆمەڵێ لایانی ترکە پێویستە ژیانی ڕۆژانەی خۆمان ئاو بۆ پێداویستی هەندێک لە شوێنەکان و گوندەکان بۆ ئاژەڵدارێتی ئەمانە هەمووی بەیەکەوە ئەتوانێت ژیانێکی خۆش و ئاسوودە بۆ ئێمە دروستکە ئەتوانین بڵێن ڕێژەی بەنداوەکانمان زیاد کردووە و زیادکردنی بەنداوەکان لەکوێ زۆر زیادی کردووە و پێویستیشە لەکوێ زیاد بکرێت بەڵێ خۆی ئەمە پرسیارێکی زۆر جوانە دەبێت ڕازگۆیانە بابەتەکە باس بکەین ئێمە لەم کابینەیە لە چەند ساڵی ڕابردوو 8 بەنداوی استراتیژی لە هەرێمی کوردستان دروست کران کە تۆ سەر خەرمانە بەنداوەکانی تر نزیکەی 25 بەنداو لە استراتیژی ئێستا لە هەرێمی کوردستانە 12 بەنداوی تر
لە قۆناغی جێبەجێکردندان کە هەر لەم کابینەیە لە وەزارەتی کشت و کاڵ کاری لەسەرکراوە ئەو 12 بەنداوە استراتیژیە هەر یەکەیان لە مەرحەلەیەکدایە ئەمە یعنی لە سەتانەوە تا خوار و تا سەر و بەشیشی زۆری ئەو بەنداوانە ڕەنگە بەهۆی دواکەوتنی سویلەی داراییەکان یاخود بەهۆی کاریگەری قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان وەکو پێویست تەمویلی ئەو 12 بەنداوی تریش نەکرابێ لە هەمان کاتدا 42 بەنداوی استراتیژی تر جەدوای بۆ کراوە لۆکیشنی بۆ کراوە پرۆپۆزەلی بۆ تەقدیم کراوە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە چوارچێوەی پێداچنەوە بە دراسی استراتیژی ئیدارەدانی ئاو خاکە کە پلانێکی درێژخانە لەگەر عێراق تا 15 ساڵی داهاتوو هەموو ئەو کە شیاوی ئەوەن کە پرۆژەی ئاودێری بەنداو یاخود پۆند یاخود ڕێڕەی ئاودێریان بۆ دروستکرێ هەمووی زەدوای بۆ کراوە دیزاین کراوە لۆکیشنی بۆ خراوەتە ڕوو و ئێمە لەو گرنگجێ تێگەیشتین کە هێشتان هەرێمی کوردستان وەکو پێویست نەیتوانیوە ئاو لە ناو خاچی هەرێمی کوردستان گڕ بداتەوە هێشتان دەتوانین تاقەی ئامادەکاریەکان بە پلانی زانستی کە وەزارەتی کشت و کاڵ لە بەردەستیدایە 2 و 3 هەندە زیاد بکەین بەڵام ئەمە پێویستی بە پلانێکی استراتیژی هەیە کە ڕاستەوخۆ ئەنجومەنی وەزیران دەبێت پاڵپشتی ئەو پرۆژانە بکە کە وەزارەتی کشت و کاڵ دایڕشتووە خۆتان دەزانن بابەتی ئاو ئیدارەی ئاو ئاسایشی ئاو تەنها پەیوەست نییە بە پلانی وەزارەتی کشت و کاڵ پەیوەندی بۆ کۆی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوەی ئاسایشی ئاومان لە دۆخێکی سەلامەت دابێت کۆی سێکتەرەکانی ژیانمان سەلامەت دەبن کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاسایشی خۆراک و ئاسایشی ژینگەمانەوەیە بۆیە ئەو پلانی ئێمە هەیتمان ئێمە لەسەر ڕێڕەوێکی نزیک مەودا و لەسەر ڕێڕەوێکی دوور مەودا کە تا پلانی 15 ساڵی داهاتووش داژراوەتەوە بەدڵنیاییەوە بەڵام سەرباری ئەوەش کە بە بەراورد بە هەشکاوینی ڕابردوو تاقەی خەزنی ئاو هێشتان بۆ ئامادەکارانی کە هەبووە بۆ قەرانی کە لە کوردستانیش هەبووە 2 بۆ 3 هەندە زیاد بۆ هەرێمی کوردستان و بە تەواوبوونی ئەو 12 بەنداوە استراتیژیەکەی تر کە ئەگەر تەمویلی دارایی بکرێ و خستە سەرکار و دووبارە بڕیاردان لەسەر 42 بەنداوەکەی تر جگەلەوە ئێمە لەگە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق کە لە ساڵی 2021ەوە 4 بەنداوی استراتیژی لە هەرێمی کوردستان هاوشێوەی بەنداوی دوکان و دەربەندی خان و دهۆ کە 4 بەنداوی تر استراتیژی بڕیاری بۆ دراوە دیزاین کراوە زەدوای بۆ کراوە کە تاقی خەزن لە 130 ئاو لە عێراق لە هەرێمی کوردستانەوە دەکاتە نزیکەی 145 یعنی زامنکردنی ئاو دەگاتە 145 بۆ ناو خاچی عێراق کە ئەمەش یەکێکە لەو دەست پێشخەریانەی کە کراوە بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە دەرفەتی زیاتر بدەینە وەزارەتی کشت و کاڵ و ڕوئایەکی جێگیر ڕێک بخەین پێم وایە بەشی زۆری ئەو پاڵپشتیانە لەسەر ئەو وەساوە کە ڕوانگەی داراییمان باشتر بکەین بۆ وەزارەتی کشت و کاڵ بە بێگومان هێشتان ئاوێکی زۆر لەناو هەرێمی کوردستان بە هەدەر دەڕوا دەچێتە شارەکانی ناوەڕاست خواری عێراق ڕەنگە عێراقیش وەکو پێویست لە ناو خاچی خۆی سوودی لێوەرنەگری چونکە عێراقیش یەکێکە لە وڵاتانی کە بەردەوام ڕوبەڕووی وشکە ساڵی و مەترسیەکانی کەم ئاوی و گۆڕانکاریەکانی کەشەوا دەبێتەوە بێگومان ئەم سیاری زەناوەت زۆر هەڵدەگرێ وەزارەتی کشت و کاڵ ماوەی 5 ساڵە بە تیمێکی بەرفراوان کە خودی بەڕێز وەزیری کشت و کاڵ سەرۆکی لیژنەی باڵای ئەنجومەنی ئاو لە هەرێمی کوردستان کە هەموو ئەو لایەنانەی کە ئاو بەکاردێنێن جگە لە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی ژینگە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان لە ناو لیژنەیەکدان بەناوی ئەنجومەنی باڵای ئاو لە هەرێمی کوردستان شێواز ئێستا دیراسە کراوە ئێمە چۆن ئاو بەکاربێنین چۆن ئاو بەڕێوە ببین و چۆن زیادەڕەوی بەکارهێنانی ئاو کەم بکەینەوە چۆن پرۆژە ئەنجام بدەین بۆ دووبارە شیاندنەوەی ئاو کە ئاوی قورس بەکاربێنینەوە لە سەرچاو ڕێڕەوەکانی هەرێمی کوردستان و چۆن هۆشیاری بەکارهێنانی ئاو جگە لە جوتیاران و هاوڵاتیان و تەکنۆلۆژیای پێشکەوت و بێنینە ئاراوە بۆ بەکارهێنانی ئاو کە ڕێگەیەکی تازەیە لە هەرێمی کوردستان پێویستی بە پاڵپشتی هاوڵاتیان و زیاتری دامەزراونی دەوڵەتیەکانیشە کە ساڵانە پلانێکی زۆر تەرخان دەکرێت بۆ ڕوبەڕبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوها وەزارەتی کشت و کاڵ بەردەوام هەوڵی داوە لەگەڵ ڕێکخراونی دەوڵەتیەکانیش پرۆژە و دیزاین و زەدوای خۆی تەقدیم کە بۆی کەوا تەرکیزیان لەسەر هەرێمی کوردستان بێ هاوتەریبی ئەو پلانێک کە وەزارەتی کشت و کاڵ دایناوە بۆ سودوەرگرتن لە ئاو سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان. کاکیوە پێمان خۆشە باسێکی ئەومان بۆ بکەی ئەو کاتێک کە ماومانە ئایا تا چەند بارودۆخی کشت و کاڵ
ئەگەر ڕێژەی ئاومان ئیشەڵڵا باش بێت و بەنداوەکانمان زیاد بکە و باش بێ تا چەند کاریگەری هەیە لەسەر زیادبوونی بەروبوومەکانمان تا چەند گرنگە جارێکی تر ئەو بەروبوومانەی کە لە ساڵانی ڕابردووە بەوەی وشکە ساڵیۆ نەماتوانی و گرنگی پێبین لای جوتیارەکانمانەوە ئەم ساڵ تا چەند گرنگە و بەروبوومانە زیینوکەینەوە بتوانین پشت بە بەروبوومی ناوخۆی بەستین و ئەمە وەکو لایەنێکی گرنگ وەکو لایەنێکی تریش کە گلەیی کۆمەڵێک کەسە ئایا ئەم ڕێژە بارانبارینە زۆرە خراپی هەیە بۆ کۆمەڵە بەروبوومی جوتیاران لە ئێستەیە؟ بەڵێ بێگومان بوونی بارانێکی باش پوژانەوەی سەرچاوەکانی ئاو و دووبارە گەڕانەوەی دۆخێکی باشتر بۆ ئاسی ئاوی ژێرزەوی سەرزەوی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە دڵنیابوونەوەی زیاتر ببینین لە قۆناغی چاندنی کشت و کاڵیمان بە تایبەتی لە بەروبوومەکانی زستانە ئەو پاییزە و هاوینەوە دەتوانین برین هەر چوار وەرزی ساڵ ئێمە بەهۆی بارانی باش دەتوانین دۆخی کشت و کاڵمان بەرەو پێش بین بێگومان ئێستا من یەک نمونە بۆ جەنابەت باز دەکەم ساڵی پار ئێمە زیاتر لە 150 زەویە کشت و کاڵیەکانمان کە پشتیان بە بارانی سروشتی بەستا بوو کە خۆتان ئاگدارن زۆربەی زەویەکانی هەرێمی کوردستان ینی دێمین و پشت بە باران دەبەستن لەو دۆخی ئێستا لە تۆقیتێکی وەکو ئێستا زۆربەی ئەو زەویانە ئێمە دەتوانین برین لە دەستماندان یاخود لە بێئومێد بووین لە بەروبوومی زستانەمان کە زیانێکی زۆر گەورەمان پێگەیش ڕەنگە ئەمە زوتیاران زیاتر بیبینن بەڵام ئەم ساڵ بەهۆی بارانەوە زەویە کشت و کاڵیەکانمان ئەوەی کە بە باران پشت بە ئاوی دێمی دەبەستێ یاخود ئەوەی کە پشت بە بیر و مەڕەشات و سیستەمی ئاودێر دەبێت ئێستا لە یەک دۆخدان یعنی بوونی بارانی باش ئێستا هەزاران بیری وەستاندووە کە ئاو لە ژێر زەوی دەرنهێنن پشت بە ئاوی باران ببەستن ئەمە یەکێکە لە خاڵە دڵخۆشکەرەکان جگە لە کەمکردنەوەی مەسرەفی مەسەری لایەنی کارەبا و سوتەمەنی جگە لە پشودانی زەوی لە ڕاکێشانی ئاوی ژێر زەوی بۆ سەرزەوی بۆ پرۆژە ئاودێریەکان و ئاستی بەروبوومی دانەوێڵەی زستانە لە هەرێمی کوردستان و بەروبوومە گەڵایەکان بەروبوومە پاقلەمەنیەکان و پلانی وەزارەتی کشت و کاڵ بەشێکی جێژیتر دەچێتە پێش جگەلەوە لە ڕوانگەی ژینگەوە ئاستی بوژانەوەی دارستانە سروشتیەکان و ئاسی لە وەرگاکانمان زۆر بەرەو پێش دەڕوەکە ئەمەش خاڵێکی دڵخۆشکەرە بۆ جگە لە لایەنی ژینگەی و لایەنی سروشتی بۆ گرنگجیدانی زیاتر بە کەرتی ئاژەڵداری لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی بارانی پێویست و لە دەستدانی بەشێکی زۆری لە وەرگا سروشتیەکان خاوەن ئاژەڵەکان دەستبەرداری بەخێوکردنی مەڕووماڵات و ئاژەڵداری بوون کە ئەمە یەکێک بوو لە زیانەکان لە پێگەی ئاژەڵداری لە هەرێمی کوردستان و ئەو خاڵی تر کە ینی بابەتی بەباشی لە پامەکەی جەناب تێنەگەیشتم لە گلەیەکانی جوتیاران پێم خۆش بوو زیاتر بزانین ئەو بابەتیان چۆن بوو حەزەکەم هاوکارم بی گلەی جوتیاران چۆن بوو لە پرسیارەکەی تاواکەری بەشی پرسیارەکەت بووبوورە بەداخەوە کاکیوە مەجال نەماوە بەڵام سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ بەیانی لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای ئەوەی کە هەمووان قەدری ئاو بزانین و هەروەها ئەو سیاسەتەی کە لەبارەی ئاو و پاراستنی ئاو و پارێزگاری لە سەرچاوە ئاویەکان لە هەرێمی کوردستان هەیە سیاسەتێکی درێژمەودا بێت بۆی کە بتوانێت خزمەت بگەێنێت بە بواری ئاو و ئیترها هەموو ساڵێک خەمی ئەوەمان نەبێت بۆ نمونە ئەم ساڵ وشکە ساڵی لانێ بەرێکی هەرێمی کوردستان بگرێت سپاس دەکەن ئەمڕۆ بەیانی لەگەڵمان بووی کاکیوە و